الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، لدرس رابردومان لجيان نامي پیغمبر صلى الله عليه وسلم باسی ئەوەمان کرد کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دینی خوای پەروەردگاری ئاشکرا کرد. ئەمجا بە ئاشکرایی بانگەوازی خەڵکی کرد بە جەهر. ئەوە بوو مشریکەکانی قوڕەیش هەڵسان بە ناوناتۆرە بەگاڵتەکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی واز بهێنێ لەم دینە و خەڵکی وەڵامی ئەم دینە نەداتەوە. باسی ئەوەمان کرد. ئەم شەوە چینە سەر باسێکی تری، ئەوش کوفاری قوڕەیش بە ئوسلوبێکی تری هەڵسان مشاوەرەی یەکتریان کرد چی بکەین هەتا وەکو ڕێ لەم پێغەمبەرە بگرین صلى الله عليه وسلم کە یەتر خەڵک شوێنی نەکەوێت وەڵامی ئەم دینە نەدەنەوە، چی تری بکەین؟ ئەوش ئەوە بوو هەڵسان بەگاڵتەکردنی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە هەڕەشە لێدانی، بە لێدانی، بە ئەزیێتدانی بۆ ئەوەی سەردەوە بێت، بۆ ئەوەی واز بهێنێت لە بانگەوازی خەڵکی بۆ لای خوای گەورە و میهرەبان. و پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێت ئەو ئەزیەتەی کە من دراوم لە پێناوی خوای پەروەردگارە هیچ کەسێ ئەو ئەزیەتەی نەخواردووە. ئەوش ئەوەیە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەڕۆیشت بانگەوازی خەڵکیە کرد بە قەومەکەی وت بڵێن لا إله إلا الله تفلحوا، ڕزگارتان ئەبێت. و کابرایەکی تری لە پشتێوە ئەیوت، دوای پێغەمبەر کەوتوبوو صلى الله عليه وسلم، ئەیوت أيها الناس، ئەی خەڵکینە، لا يغرنكم هذا عن دينكم ودين آبائكم، نەکەن گوێ مەدەنە قسەی ئەمە، نەکەن لە دینی خۆتان و لە دینی باو باپیرانتان بتان گەڕێنێتەوە. ئەمە دینتان و دینی باو باپیرانتان تێکەدا، گوێ مەدەنە قسەی ئەمە. بۆیە ئەفەرمێت ڕەبیعە ئەفەرمێت پرسیارمە کرد ئەمە کێیە وا لە دوای پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم بە خەڵکەکە ئەڵێ وڵامی مەدەنەوە و باوەڕی پێ مەکەن. وتیان ئەوە ئەبوو لەهەبە، مامەیەتی. هەندێک لە خەڵکەکە شەیوت کاکە ئەوە مامەی خۆیەتی وای پێ ئەڵێ. دیارە ڕاستەکە مامەی خۆی بوو، ئاوها ڕێی لە دینی خوای پەروەردگارە گرت. و کاتێک ئەم سوورەتە دابەزی تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب، ئەسمائی کچی ئەبوو بەکر ئەفەرمێت کە عەورا ئومو جەمیلی پێڵێن. ئومو جەمیل خۆشکی ئەبوو سوفیانە، ژنی ئەبوو لەهەبە، واتە ئامۆژنی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئەفەرمێ کاتێ هات دەنگەدەنگێکی لێوە ئەهات، بۆڵە بۆڵێ کرد، بەدەم ڕێوە قسەیە کرد. وفي يدها فهر، بەردێکی گەورە بەدەستێەوە بوو، هەتا وەکو نێزگی ئەبوو بەکر بووەوە کە لەگەڵ پێغەمبەرە صلى الله عليه وسلم دانیشتو بوو. ئەیوت مذمما أبينا ودينه قلينا وأمره عصينا. ئەمە ئێمە پشتی لێەکەین، ئەمە شێتەوە پشتی لێەکەین و دینەکەیمان ناگەرەکە و ئەمرەکانی ئەو بە قسەی ناکەین، پێچەوانەی قسەکانی ئەو. ئەفەرمێت
کاتێ ئەبوو بەکر بینی کە هات بەردێکی ها بەدەستی و هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبوو بەکر ئەفەرمێت وتم ئەی پێغەمبەری خوا ئەوە هات بۆ لای ئێمە و ئەچەسم بتبینێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئینەها لەن تەڕانی مەترسە ئەبوو بەکر ئەو من نابینێت وقرأ قرآنا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کرد بە قورئان خوێندن وەکو خوای پەروەردگارە فەرمێت وإذا قرأت القرآن جعلنا بينك وبين الذين لا يؤمنون بالآخرة حجابا مستورا كاتي تو قرآن خويني لبيني تو أو بباورانيا حجابك بيا أبيت كقرآن خونا حجابك بيا بو بإذن خواي پروردگار لبين پیغمبر صلى الله عليه وسلم لبين آموش دنيا هات لا أبو بكر وتي أي أبو بكر پێم گەیشتووە کە هاوڕێکەت قسەی پێم کردووە هجومی کردەتە سەرم ئەبوو بەکرش وتی لا وەڕەبی هذا البەیت نە بەخوای ئەم بەیتە هجومی نەکردە سەرم قسەی بە تۆ نەوتووە ئەڵێ کە کاتی ڕۆیشت نەیبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبینی و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو ئایا تعجبتا نایە چۆن خوای پەروەردگار جوێنەکانی قوڕەیش و قسەکانی قوڕەیش و بوهتانەکانی قوڕەیش لەسەر من دوورە خاتەوە بە من ئەڵێن شێت من محەممەدم و پێم ئەڵێن و لعنەتم لێەکەن و من محەممەدم صلى الله عليه وسلم بەو شێوەیە وڵامی ئەدانەوە ئەوە بوو بەدەم پێیان وت کاهینە پێیان وت ساحرە پێیان وت درۆزنە پێیان وت شاعرە هەتا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دڵتەنگ هەبوو ئەبەو شێوەیە لە پاشاندا خوای پەروەردگار دڵی ئەداتەوە کە ئەو بێباوەڕانە چەندێ ئەزیەتی ئەدەن چەندێ قسەی پێەکەن چەندێ بوهتانی بۆکەن تۆ دڵت سەغڵەتە بێت خوای پەروەردگار ئەفەرمێت لە قورئاندا قد نعلم إنه ليحزنك الذي يقولون ئێمە بە تەئکید ئەزانین ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە تۆ چەندێ دڵت سەغڵەتە لەوەی کەوا ئەوان قسە بە تۆکەن فإنهم لا يكذبونك ئەوان تۆ ناخەنە درۆوە لە نەفسی خۆیدا لە خودی ئەمرەکە خۆیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم یان نەئەخستە درۆوە بە صادق ئەمین منشور بوو ولكن الظالمين بآيات الله يجحدون أو بيباورانا أو استمكارانا آياتكاني خواي پروردگار خندروه وخواي پروردگار فرميت ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون يما تشاك أزانين كوا تودل الصغلة بيت بقسكاني أوان برجونكاني قريش بەڵام تۆ گوێیان پێ مەدە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فسبح بحمد ربك وكن من الساجدين تسبيحاتی خوای پەروەردگار بکە سوژدە بەرە بۆ خوای پەروەردگار گوێ مەدە قسەی ئەوان چی ئەڵێن با بڵێن واعبد ربك حتى يأتيك اليقين عبادەتی خوای پەروەردگار بکە هەتا وەکو یەقینت توش ئەکەوێت یەقینش مفسرين لسر أون كوا يعني مردن هتا وكو مردن يقتا قريت عبادتي خواي پروردگار بك أو يقين يعني مردن عثمان كري مضعون ككاتي وفاتي كرت هندي آفرد لدوري بنو هندي خلق أقريان كاتي أقريان پیغمبر صلى الله عليه وسلم خوي كرت بجورة بلاي عثمان كري مضعون وبان دمشاوي لابرد وناوشەوانی ماچ کرد کاتێ ئاوای کرد ئافرەتەکان دەنگیان بەرزەوە کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی کرد بە ژوورە و مووقیفێکا و ئوم عەلا ئەڵێت دەسم کرد بە مەدەحکردنی عوثمانی کوڕی مەزعون کە وەفاتی کردووە ئەڵێ وتم فشهادتي عليك لقد أكرمك الله من شایەتیت بۆ دەم کە خوان ڕێزی لێت گردە کە خوا ئاوای لێت کردە کە بۆ بەهەشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وما يدريكي
تۆ سوزانی خوا ڕێزی لێی گردا من پێغەمبەری خوام نازانم چیم بەسەرا دێ و چی بەسەریەوەیە دێ تو چۆن ئەڵێی خوا ڕێزی لەم گردا ئەمەش ڕەدێکە بۆ ئەو کەسانەی کە ئەمڕۆ باوە لە ناو مسلمانان لە تەعزیەکانە ئەڵێن إلى روح المرحوم المغفور له الفاتحة أما بهتانة تو أيكي أما بهتانيك تو أيكي تو شزاني أم كسم مرحومة ومغفورة أجا مرحومة ومغفورة بوتي فاتحة يبونيري يا أم بهتانة بوتي يكي تو شزاني پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت من پیغمبري خوام نازانم چیم بسرا ديت أفرميت وما يدريك أن الله أكرمه أما هو فقد جاءه اليقين وإني لأرجو له الخير فقد جاءه اليقين أو يقيني بهاتوا واتم مردني بهاتوا أو تفسير يقين يعني مردن نك حتى يأتيك اليقين وكو هندي طائفة هندي كسيان بلين كاكا مع عبادتي أو نكردو قيتا مرتبيك يتر نيوجش نكا قيناك أو قيتا يقين يتر خوي أتشي لما كو مدينة نيوجكا الروحيانتي خوي نيوجناكا لا شيء الروحيانتي لما كو مدينة نيوجكا أم خرافات خودرو دلسا خوا أفرميت ببيغمبر صلى الله عليه وسلم عبادتي خوا بك هتاوك أمريت يقين أو حديثك عثمان كري مفعونة بردوان بن بدجوندان ببيغمبر صلى الله عليه وسلم بلام بو أوي خلشي ولامي بيغمبر نداته صلى الله عليه وسلم خلشي نزاني لا إله إلا الله يعني شي وخلشيش بول بول وفوج فوج إيمانيا نهاور ببيغمبر صلى الله عليه وسلم إيش إسفادين أبو مديني خوايا يريدون أن يطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون بفوي دم نوري خواي پروردگار ناكجيتوا أما ديني خواي پروردگار وخواي پروردگار أم ديني دانا وبوها مكاتيك وبوها مزمانيك ومستقبل هربو أم دينية ولسر أم دينا تو محاسبة أكري ولسر أم دينا تو حشر أكري بويا ويستي خواي پروردگار وعبو كخلشي هر إيمان بينيت بلام أو بيباورانا سيريان كد إسفادينية بدجوندان وبخصة كردن هرسان همسا مشاوريكي تريان كد چي بكين هتاوكو خلق إيماني بينهيني هرسان بأسلوبيكي تري أوش أويا عزيداني پیغمبر صلى الله عليه وسلم باليدان بأزيداني بو أوي وازبهنية لبانگوازي كردن بو خواي پروردگار يكي لوانا لبخاري ومسلم دا هيا عبد الله كري مسعود فرميت بينما رسول الله صلى الله عليه وسلم يصلي عند البيت وأبو جهل وأصحاب له جلوس پیغمبر صلى الله عليه وسلم نيجي أكل للاي كعبا أبو جهل لقل هندي يتلك أفركان دانشتبون وقد نحرت جزور بالأمس حشتري كان دنيا كسر بالريبو عبد الله كري مسعود فرمير أبو جهل وتي أيكم يقوم إلى سلا جزور بني فلان فيأخذه فيأتي فيضعه في كتف محمد صلى الله عليه وسلم إذا سجد بقومكي ودبها وركاني كي هلا سيبتشيت بولاي مالي فلانا كسك دونك حشتريكي سر بالريوة بتشيت قدوري خولكي بينيت بكاتبان سري محمد كاتيشي وستجده أريد فانبعث أشقى القوم خرابترين كسلو قومها الصاوبا وتي من رويها وردي فلما سجد النبي صلى الله عليه وسلم وضعه بين كتفيه قال فاستضحكوا وجعلوا بعضهم يميل
على بعض لسجدة أبو قد كي لبان پشت پیغمبر صلى الله عليه وسلم دريو ببان پشتی و ڕیشی مبارەکە چووە خوارەوە بەبان سەر و ملیە ئەمجا دەستیان کرد بە پێکەنین و ئەهاتن بەلای یەکتریدا ئەفەرمێت عەبدوڵای کوڕی مەسعود وأنا قائم أنظر من وەستا سير مكرد لو كانت لي منعة طرحته عن ظهر رسول الله صلى الله عليه وسلم والنبي صلى الله عليه وسلم ساجد ما يرفع رأسه نمتواني هیچ دە سەڵاتێکم نەبوو کە منعیان بکەم ئەگەر دە سەڵاتم هەبووایە منعیانمە کرد ئەبەو شێوە دینی خوای پەروەردگار ئاوایە دینی خوای پەروەردگار خۆکوشتن نییە تەقینەوە نییە دینی خوای پەروەردگار بەوە نییە خەڵک بدزی اختیار بکەی لە دینە دین قەت بەوە ڕازی نییە خوای پەروەردگار قەت بەوە ڕازی نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم 13 ساڵ لە شاری مەکە بانگەوازی خەڵکی کرد بەو شێوەیە عەزاب ئەدرا ڕیخۆڵەی خوشتیان ئەکرد دەبان سەریە عەزیەتی سەحابەکان ئەدرا ئەیانیان کوشت بیلالی حەبەشیان چی لێ نەکرد سوهەیبیان چی لێ نەکرد خەبابی کوڕی ئەرەتیان چی لێ نەکرد ئەبوو بەکری سدیقان چی لێ نەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو ئەدەی خۆتان کۆ بکەن و با بچین بۆ ناویان ئەو خۆمان بتەقێنینەوە ئەوە لە ئیسلامە مەرفوضە خوای پەروەردگار بەوە ڕازی نییە ئەڵێت ئەگەر دەسەڵاتم هەبوایە مەنعمە کرد خۆی توانی بچێ خۆی بکوژێت و یا بچێ بە شێوەیەک بە نەوعێک بەڵام ئیسلام بەوە ڕازی نییە ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سوژدەیە بوو هەتا وەکو کەسێک چوو خەبەری داوە فاتیمەی کچی ڕەزای خوای لێبێت فاتیمەش بچکۆلانە بوو ئەو کاتە هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پیسیانی لەبان پشتی لادا و لەبان ڕیشی مبارەکی و سەری مبارەکی لادا لە پاشاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەنگی بەرزەوە کرد و دەستی کرد بە دوعاکردن واگەر دوعای بکردایە پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 جار دوعایە کرد دوعای لە قەومێ بکردایە 3 جار دوعای لێیان نەکرد دوعای بکردایە بۆ کەسێک 3 جار دوعای بۆ ئەکرد ئەوە سنەتە ئەڵێ کە دەنگی بەرزەوە کرد وتی اللهم عليك بقريش اللهم عليك بقريش اللهم عليك بقريش وسکت بوون زانیان دوعای قبوڵە و لەم شوێنە شوێنێکی مبارەکە دوعا قبوڵە بێ وسکت بوون و لە پێکەنین بوونەوە ئەمجا کە ناویانی وت یەکە اللهم کە دەنگی بەرزەوە کرد و اللهم عليك بأبي جهل وشيبة بن الربيعة وعتبة بن الربيعة والوليد بن عتبة وأمية بن خلف وعقبة بن أبي معيط أبم شوينا يعني ود بيغمر صلى الله عليه وسلم يا ربي خوايا طوليان لبسنيتو خوايا غضبي خود داغري تسريع خوايا دا صلاتي خود داغري تسريع بو شوي دعاء ليان كر بيغمر صلى الله عليه وسلم عبد الله كري مسعود فرميت قسم بخواي جورا أواني كنا يعني هاور بيغمر صلى الله عليه وسلم همویان لە مەعرەکەی بەدردا هەمویان کوژرابوون ڕایانیان کێشە خەستیانە ناو چاڵەکەوە ئەو کەسانە هەمویان ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە بانیان وەستا کاتێ وەستا دەستی کرد بە قسەکردن پێغەمبەر صلی الله عليه وسلم یا فلان ابن فلان کە ناویانی هاورد ئەوجا ئێستاکەش ناویان دێنێت بەڵام ئەوان نەژێر خاکن تازە ئەوان بەرەو جەهەنەمن فەرمووی لەقەد وەجەدت ما وعدني ربي حقا ئەوەی خوای پەروەردگار وعدی پێمدا ئەوە بە حەق من بینیم فهل وجدتم ما وعدكم ربكم حقا ئەوەی کە خوای پەروەردگار وعدی بە ئێوەدا بوو جەهەنەمەکەی ئێوە بینیتان بە حەق ئیمامی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆ لەگەڵ قەومانێک قساکەی کە ڕوح لە لاشەیان نییە سەیری قەولی ئیمامی عومەر کە ڕەزای خوای لێ بێت تۆ لەگەڵ قەومانی قساکەی ئەی پێغەمبەری خوا ڕوح لە لاشەیانە نییە فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ما أنتم بأسمع لما أقول منهم إلا أنهم لا يملكون جوابا فەرمووی بەڵێ
بەڵێ ئەوەی وا ئێوە گوێتان لێیەتی کە من قسە ئەکەم ئەوانش ئێستاکە چۆن ئێوە گوێتان پێوەتە ئەوانش ئاوە گوێیان پێوەتە و دەنگی من ئەبیستن. خوای پەروەردگار زوندویانی کردەوە ئەلەو کاتە بۆ ئەوەی زیاتر سەرشۆڕ بن، زوندویانی کردەوە ئەو کاتە. ئەوش ئەوە دەرەکەوێت کە سەحابە بیر و باوەڕی وایە کە کەسێک مرد ئیتر مردوو گوێی لە هیچ نییە. ئەی پێغەمبەری خوا تۆ لەگەڵ قەومانی قساکەی کە ڕوح لە لاشەیانە نییە، ئەوە بیر و باوەڕی ئیمامی عومەر و سەحابە وایە. ئەبێ بیر و باوەڕی ئێمەش وا بێت کە مردوو ئاگای لە هیچ نییە، مردوو هیچ نابیستێت. خوا ئەفەرمێت ئین تەدعوهم لا يسمعوا دعاءكم، ئەگەر ئێوە بانگیان بکەن ئەوان گوێیان لە ئێوە نییە. کەواتە ئەوە باتڵە هاوار بکەی بە هەر کەسێ، داوا بکەی لە هەر کەسێ کە مردوو بێت کە غائب بێت داوای هەر شتێکی لێ بکەی، ئەوە باتڵە و کوفرە و شرکە. و ئەبوو هورەیرە ئەفەرمێت ڕۆژێکیان ئەبوو جەهل لەعنەتی خوای لێ بێت وتی ئایا هەل يعفر محمد وجهه بين أظهركم بە هاوڕێکانی وت محەممەد تێ لە بەردەم ئێوە سوژدە ئەبا بۆ خوا؟ وتیان بەڵێ. ئەبوو جەهل وتی واللات والعزا، سوێن بە لات و عزا کە بتەکانیانە، لئن رأيته يفعل ذلك لأطأن على رقبته أو لأعثرن وجهه في التراب. سوێنی خوار بە لات و عزا ئەگەر ئەم جارە بیبینم ئاوا بکە ئەبێ دەمچاوی لە ناو خۆڵەکەدا غەرق بکەم و بچم بەردێ بدەمە سەریان. لە ڕیوایەتێکی تردا هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریکی نوێشکردن بوو و گومانی وا بۆ ئێستاکە عەزیەتی پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم. کاتێ نێزگی پێغەمبەرەوە بوو صلی الله عليه وسلم ڕای کرد چۆن کەسێ ڕابکە شەڕ بکە بەین دوو کەسا و ئەمەکەی تر ڕابکە. پەشۆکا و دەستی کرد بە ڕاکردن و هاوڕەکانیان وتیان ها وت چیتە؟ وتی وەڵا بەینی من و بەینی ئەو خەندەقێکی زۆر گەورە بوو بینیم. قال إن بيني وبينه خندقا من نار وهولا وأجنحة، باڵم بینی و شێرم بینی و حشترم بینی و لە هەندێک ڕیوایەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لو دنا مني لاختطفته الملائكة عضوا عضوا، ئەگەر لێم نێزگەوە ببوایە مەلائیکەی خوای پەروەردگار بوو لەوێ لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەر حشتر و سەر شێرانە ئەوەی ئەبینی بە چاوی خۆی ئەبوو جەهل. ئەگەر لێم نێزگەوە بوایە مەلائیکای برد کوتکوتی ئەکرد. بەو شێوەیە ئەزیەتی پێغەمبەریانەدا صلی الله عليه وسلم وەکو خوای پەروەردگارە فەرمێت كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى. ئینسان کاتێ تاغی ئەبێ سەر لێ شێواو ئەبێت ئەگەر مەقەیەت نەبێ کاتێ خوای پەروەردگار ماڵی بداتێ، ماڵی ئەداتێ کوفری نیعمەتەکە. إن إلى ربك الرجعى، خوای پەروەردگارە فەرمێ گەڕانەوەتان بۆ لای منە، محاسبە ئەکرێنە سەر ئەو ماڵە. أرأيت الذي ينهى أو كسيكوا ينهى عبدا إذا صلى، نهيك التي يغمى صلى الله عليه وسلم كان يجبك كعبد پیغمبر صلى الله عليه وسلم كان يجي أكل. أرأيت إن كان على الهدى أو لصر قاي راسا أو أمر بالتقوى أو أمرك بالتقوى بخوات السين. أرأيت إن كذب وتولى، أبو جهل كذب وتولى. ألم يعلم بأن الله يرى؟ آية نازاني خواي پروردگار أي بينيت. كلا لئن لم ينتهي لنسفعا بالناصية، للروج قيامته ناصية كاذبة في قولها خاطئة في فعلها. أبو جهل سندعو فليدعو نادية سندعو الزبانية. باو بانجي قال كي بكا وبانجي عشرة كي بكا إمش بانجي ملائكة كي. كلا لا تطعه نكي بقصي بكي أي في غمر صلى الله عليه وسلم
واسجد واقترب سجدەی خۆت بەرە و لە من نێزگەوە بە خدا ئەفەرمێت ئابە و شێوەیە ئەبوو جەهل نەیەهێشت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێت لە پاڵ کەعبەدا نوێژش بکە بەو شێوەیە ئەزیەتی پێغەمبەریان ئەدا صلی الله عليه وسلم بەڵام بەو شێوەیەش بەلێدانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەوەستان مشاوەرەیەکی تریان کرد کە هەرسین بیکوژین ئەو محەممەدە بکوژین صلی الله عليه وسلم ئێتر ئێمە نەجاتمانە بێت ئاوهایانەوت بۆیە عوڕۆی کوڕی زوبەیر ئەفەرمێت وتم بە عومەری کوڕی عاس پێم بڵێت خەبەرم پێ بدا بأشد ما صنع المشركون برسول الله صلى الله عليه وسلم كمشركان أزيتي في غنبريان صلى الله عليه وسلم چی شتێک بوو قال بين رسول الله صلى الله عليه وسلم يصلي بفناء الكعبة إذ أقبل عقبة بن أبي معيط فأخذ بمنكب رسول الله صلى الله عليه وسلم ولوى ثوبه في عنقه فخنقه خنقا شديدا لولا وهذه قيب يغنبري صلى الله عليه وسلم جلو برقكي بري لملي لولي دا خريق بو بيخين شيني في غمصة صلى الله عليه وسلم لبشتو طبعا قردي حتى وكو في غمصة صلى الله عليه وسلم رنجي السورو بو خريق بو لوا بيكوجي فأقبل أبو بكر لو كاتدا رزاي خواي ليبيت هاتو كردي بشانيا و پاڵی پێوەناو کەوانی بە پشتا عوقبەی کوڕی ئەبی موعیتی خستە پشتا و لە وڵامدا ئەیوت ئەبوو بەکر ڕزای خوای لێ بێت أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم ئێوە کەسێکە کوژن ئەڵێ پەروەردگاری من ئەڵڵایە وەشتی زۆر ڕوون و ئاشکرای بۆتان هاوردووە لەلایەن خوای پەروەردگارەوە ئەبەو شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر دڵی تەنگە بوو زیاتر ئەزیێتیانەدا بەڵام خوای پەروەردگار دائیمەن دڵی ئەداوە بۆیە ڕۆژێکیان ئەفەرمێت عەبدوڵای کوڕی عەباس کە جیبریل هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشتو بوو پێی وت ئەوە چیتە ئەی پێغەمبەری خوا فقال له فعل بها هؤلاء وفعلوا والله ئەوانە وایان لێم کرد تۆزێ غەمگین دانیشتو بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم جبریل سەلامی خوای لەسەر بێت پێی وت ئەی پێغەمبەری خوا بەڵگەیەکت پێ نیشاندەم ئاەتێکت پێ نیشاندەم لە ئاەتەکانی خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ فەرمووی ئەو دارت بینیە لەناو ئەو شیوەدا لەناو ئەو دۆڵەدا فەرمووی بەڵێ فەرمووی بانگی بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی دارەکەی کرد کە بانگی دارەکەی کرد دارەکە لە ڕێگەوە هەڵسا و لە ڕێگەوە دەرچوو هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەناو دۆڵەکەی هاتە بەردەمی کە هاتە بەردەمی فجاءت تمشي حتى قامت بين يديه كوت الردارك هتا وكو بردم پیغمبر صلى الله عليه وسلم ام جاك جبريل سلامي خوي لسربيت فرموي دا پی بڵێ با بگەڕێتەوە بۆ شوێنەکەی خۆی فأمرها فرجعت پیغمبر صلى الله عليه وسلم بدارەکەی فەرموو بگەڕێرەوە گەڕاوە داوە بەناو دۆڵەکەوە چوە شوێنەکەی خۆی ام جا پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی حسبي بسمة تەواوی تر دڵم سەبووری هات ئاوا خوای پەروەردگار دڵی ئەداوە و بەو شێوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەخلاقی زۆر بەرز و جوان بووە قەت تەعەدایەکیان لێی بکردایە لە نەفسی خۆی حەقەکەی نائەسەنەوە ئیلا سەبری ئەگرت خوای پەروەردگار ئەمری پێ کردبوو بە سەبر بە حلم بە نەرمونیانی فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر بويا ئێمەی مسلمان لە نیعمەتێکی زۆر گەورەیە ئەژین بزا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بوو خۆشەویستی خوا بوو نەیەتوانی دوو ڕکعات نوێژ بکات لە پاڵ کەعبەدا ئێمە الحەمدولله لە نیعمەتی خوای پەروەردگارە تاین
ئەبێ شکری خوای پەروەردگار بکەین لەسەر ئەم ئەمن و ئەمانەتە. و هەندێک جار خەڵکی هەیە ئەزیەتە درێت ئەوە مایەی ئەوە نییە کە ئەمە کەسێکی خراپ بێت، بەڵکو خوای پەروەردگار دەرەجات بەرزی ئەکاتەوە و خوای پەروەردگار زۆر زۆر لەوە بەدەسەڵاتترە کە ئەیتوانی خوای گەورە و میهرەبان کەوا لە قوڕیش بکە ئەزیەتی پێغەمبەر نەدەن صلی الله عليه وسلم. بەڵام حکمەتی خوای پەروەردگارە بۆ ئەوەی دەرەجاتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەرزەوە بێت و هەر بانگەوازی ئەکرد بۆ لای خوای پەروەردگار و خەڵکی هەر ئەهاتە ناو دینی خوای پەروەردگارەوە، ئەمجا هەڵسان بە مشاوەرەیەکی تر و بە ئەزیەتدانێکی تری ئەگەر خوای پەروەردگار تەمەن بدا ئینشاء الله باسیەکەین، داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە ئاخر خێرمان بکا و کە لێمان خۆش بێ و کە خوای گەورە و میهرەبان بماکاتە بەر شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم.